مامۆستا تایبەت بەم چالشی کە بەنجامتان گریا ماوەیەکە گرنگی بە بابەتی مناڵان زیاتر ئەدرێت ئەمە تا چەندێک گرنگە؟ زۆر گرنگە کە تا بکرێت گرنگی زیاتر بە بواری مناڵان، پەروەردەی مناڵان، هونەری مناڵان، وەرزشی مناڵان، هەر سێکتەرێکە مناڵ تیا بتوانێت کاری خۆی بەهرەی خۆی توانای خۆی دەرخا پێویستە گرنگی پێ بدرێ. بۆیە ئێمە لە هەر بوارێکا کە بۆمان لوا بێت لە بواری نووسین بۆ مناڵ، لە بواری مۆزیک، لە بواری گۆرانی شانۆ بۆ مناڵ درێغیمان نەکرەوە. ئەم فێستیڤاڵش کە ئەمڕۆ پێشکەش کراکە لە کۆمەلگای پەروەردەی ستارسمارت کارێکی زۆر باشە بۆ دەرخستنی توانا و بەهرە و ئەو خولیانەی کە مناڵان هەیەە بۆی بتوانی تۆ کاتێکە لەناو خوێندنگەکە ئەو بەهرە و توانایی ئاماداکەی بتوانی لە شوێنە نمایشیکەی بۆ زۆرترین کەس ببینێت، زۆرترین کەس بەشدار بێت لە ئەو جوانیانی کە مناڵەکان پێشکەشیەکەن. مامۆستا چەندێک گرنگە مناڵ گوێ لە گۆرانی مناڵان بگرێت. ئەوە حاڵەتێکی زۆر ینی ئەتوانین بڵین هیچێکە لەو خاڵانی کە زۆر جەختی لەکەین کە هونەری مناڵ بۆ مناڵ بێ، هۆنداوی مناڵ بۆ مناڵ بێ، گۆرانی مناڵ بۆ مناڵ بێ، مناڵ وا ڕابێنین کە بە ئەو چیرۆکانە بخوێنێتەوە کە تایبەتە بەخۆی، ئەو هۆنراوانە بخوێنێتەوە کە تایبەتە بەخۆی، سەیری ئەو گۆرانیانە بکە کە کلیپ کراون کە تایبەتن بەخۆی، ئەو گۆرانیانە گوێ لێ بگرێت کە تایبەتن بە تێگەیشتن و عەقڵ و هیزری ئەو مناڵە. بۆیە زۆر گرنگە کە ئێمە جەخت لەوە بکەین کە مناڵان لەگەڵ ئاستی تێگەیشتن و عەقلیەت و تەمەنیان و گەشەیانە تۆش ئەو هونەریان پێشکەشکەی کە شایسته بوو تەمەنە یا بوو قۆناغی تەمەنەی ئەوە. لە گەردەلوولە دەوری ملازم جاسمە بینی تووڕە و دەموچاوێکی زۆر تووڕە و بەڵام ئێستا ئیشی مناڵانەکەی چۆنم دوانە گریتەوە بەیەکەوە. من زیاتر لە 35 ساڵە لە بواری مناڵان کارەکەم، هەر لەو کاتانەی کە من لە کاری مناڵم کردووە ڕۆڵی ملازم جاسیشم جێراوە لە درامای گەردەلوول لەبەر ئەویان حاڵەتێکە کە تایبەتە بە نواندنی خۆم یا بڵم بە نواندنی کارکتەرێک کە من وەکو ئەکتەرێک کردومە. بەڵام بواری هونەر بە تایبەتی هونەری مناڵان بوارێکە کە لای من زۆر شیرینە، لەبەرەوە ئەمەیان هەستەکەم ئەو بوارەیە کە بڕستی زیاترم تیا هەیە. بۆیە لێرەیە من هەمیشە کارم لەسەرەوە کردووە کە باڵانسێک ڕاگرم لە نێوان ئەو کەسێتیانی کە بەرجەستەیانەکەم کە ئەمە نواندنە و کاری بەرجەستەکردنی کەسێتیەکە، بەڵام لێرە ئەمە کاری ڕاستەقینە یا بڵین ئەمە کارە لایڤەکەی خۆمەکە لێرە ئێمە کار بۆ مناڵەکەین لە بواری شانۆ لە شێوەکار مۆزی گۆرانی کلیپ ئەمەیان حقەون و خولیا شیرینەکەی منە. مناڵ هەبوو لێو بترسێ کاتە توێ بینی بێنە تەلەڤیزۆنا و دوایەوە وتبێتی نایکەمی شەکە لەگەڵتا؟ ترساوە بەڵام نەگەیشتۆتەوەی چونکە من یەکسەر بە جۆرێک مامەڵە و ڕفتارم لەگەڵەوە مناڵە کردوەکە کە شایستەی بووە کە پێویست بووە. من مناڵم زۆر خۆشەوە، ینی دایمەن لەبەرەوە هەوڵێم بە مامەڵەی من لەگەڵ مناڵەکە بەو جۆرە بێ کە سڵم لێ نەکاتۆ لێم نەترسێ ڕانەکات، ینی هەندێک مناڵ هەیە جارێ بە هەر بە بینینی کەسەکە ئەترسێ ڕائەکە. ڕەنگە ئەمە ڕوویا بێ ئەو حاڵەتی بڵین ئەو دەرونیە لە مێشکی ئەوە چەسبا بێ کاتێکە سی گەردەلوولی کردووە ترسا بێ. بەڵام من بە جۆرێک لە جۆرەکان کە شایسە بۆ بۆی بکە و مناڵە باڵانسی ڕاگرم وای لێ بکەم کە بێتاقەت نەبێ یا وای لێ بکەم کە ئەو مناڵە هەست بۆ بکا کە ئەوە نواندنە ئەمە کارە ڕاستەقینەکەی ئەمە ژیانی ڕاستەقینەکەی خۆمە. بەشداری چەند گۆرانی و شانۆگەری و کرد؟ بەشداریەک شانۆگەریم کرد، باسی ئامێری و شتەکەیانە کرد، ئەجا بەشداری کەمانچە و ئاسمان و واڵەتەنم کرد لە گۆرانیەکان. چەند گۆرانی و لەبەرە؟ واڵەتەنم لەبەرە، کەمانچەم لەبەرە، ئاسمانیشم لەبەرە. بەنیازی بەردەوامی دوێ ئێم قوتابخانەیە؟ هەتا جامیعە لەم قوتابخانە بم لەبەرەی مامم لێرە ئیشەکە. نەمە بەسمێ لە گۆرانیوتن بەردەوام ئەبی؟ بەڵێ. تا چەندێک مامۆستا مۆفاق هاوکارتان بووە لە ئەم گۆرانیانەیە تا چەندە گۆرانەکانە بەلاوە خۆشە؟ وەڵام مامۆستا مۆفاق زۆر ئیشتیا کرد، هەموو ڕۆژێک پراکتیسی پێکردین بە هێواشی و بە ئارامی پێوتین شتەکان. اینجا سپاس یەکەم کە لەبەرەوەی منی گەشتووەتە ئێرە بێ ئەو نەمەتوانی فێری شانۆگەریشت بم.